بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم لە دوانگەی خەڵک لەگەڵتانم سەرڕای ئەوەی کە چەندین جار بەرپرسانی هەرێم و بەغدا دڵنیاییان داکەوە موچە لە کاتی خۆی بدرێ بە موچەخۆرانی هەرێم، بەڵام تاوەکو ئێستا کە نزیک دەبینەوە لە مانجی نۆ تاوەکو ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانجی حوتیان وەرنەگرتووە. هاوڵاتیان موچەخۆران لە دۆخێکی بەڕاستی زۆر سەختدان هاوڵاتی هەبووە، گفتوگۆی لەگەڵ ئێمە کردووە، پەیوەندی لەگەڵ ئێمە هەبووکەوە ژیانی زۆر سەختە. تەنانەت هەندێک خەڵک بەشێک لە پێداویستەکانی ماڵەوەی فرۆشتووە بۆ ئەوەی خواردنی ڕۆژانەی خۆی بۆ ماڵ و منداڵی دابین بکە. باشە چێ بەرپرسە لەوەی کەوە ڕۆژ لە دوای ڕۆژ موچە دوا دەکەوێت. بەڕاستی موچە مافێک نییە، ینی شتێک نییە درابێت بە موچە خۆران دیارێک بێ، بەڵکو حەقی خۆیتیان دەوام دەکەن لە کاتی خۆیدا بە گەرما و بە سەرما. بۆچی موچەکەیان لە کاتی خۆی پێنادرێتن؟ ئەمڕۆ وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیاند کەوا 38,000 وانە بێژ دەکرێنە گرێبەست لە داهاتی ناوەخۆ. بۆچی ئەو پارەی کە لە داهاتی ناوەخۆ هەیە نایدەنە فەرمانبەران، نایدەنە موچەخۆران ئەگەر وانە بێژەکانی پێدا دەمەزرێنن؟ ئێخۆ ئەمە ماگێک و دوو نییە، 10 ساڵە بە بەردەوامی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان گلەیی دەکەن و حەقی خۆیان داوای موچەی خۆیان دەکەن. بۆچی بۆیان دابین ناکرێتن لە کاتێکدا کە پلە بەرزکردنەوەش ڕاگیراوە؟ بۆیە بەغدا دەڵێ تێبینیمان لەسەر هەیە، هەرێم دەڵێ خەتای بەغدایە و دەڵێ بیانومان پێدەگرێتن. باشە موچەخۆرێک لەو نێوەندەدا مافەکەی دەفەوتێ چێ زامنی ئەو مافەی دەکاتن؟ جا پێم خۆشە ئێوەش لە ڕێگای سەرنجەکانتان بەشدار بن لە بەرنمەکەی خۆتان لە دوانگەی خەڵک بۆ ئەوەی بابزانین ڕێی ئێوە سەرنجی ئێوە چییە؟ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی ناوەخۆ لەو داهاتەی کە هەیە موچە بۆ فەرمانبەران بۆ موچەخۆران دابین ناکاتن؟ خۆ دەبینین داهاتی ناوەخۆ زۆرە، بۆچی لەو داهاتە نادرێت بە فەرمانبەران؟ لە کاتێکدا کە پلە بەرزکردنەوە ڕاگیراوە، لە کاتێکدا کە دامەزراندن ڕاگیراوە، چەند ساڵە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەرفەتی دامەزراندنیان نییە و ڕۆژ لە دوای ڕۆژیش بەداخەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ژیانیان سەختتر دەبێ، لە بارودۆخێکی خراپتردا دەژین، بڕۆ لە لای کاسبکاران گلەیی دەکەن، بازاڕیان وەکو پێویست نییە، خەڵک تەنانەت پارەی مۆلیدەی نییە، خەڵک وردە وردە و ئێستا نزیک دەبینەوە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن خەڵکێک دەبێ جلوبەرگ بکڕێ بۆ منداڵەکەی کە دەچێتە قوتابخانە. ئەمانە و کۆمەڵێک پێداویستی دیکە کە پێویستە هاوڵاتیان بۆ خۆیان دابینی بکەن، بەڵام ئایا حکوومەتی هەرێم گوێدەدا بە پێداویستیەکانی هاوڵاتیان و موچەخۆران؟ بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ ژیان و گوزەرانی هاوڵاتیان فەرمانبەران سەختتر دەبێ. ئەوە هەر باهیز نەبی لە بۆ بانگەشەی هەڵبژاردننی خۆیان، دوو ڕۆژی دیکە هەڵبژاردنە بۆ موچە نادەن بە موچەخۆران. بۆ کێشەکانتان لەگەڵ بەغدا چەند ساڵەیەک لایی ناکەنەوە؟ بۆ دەبێ هاوڵاتیان ئەو باجەی بدەن، دەبێ موچەخۆران باجەکەی بدەن؟ جا پێم خۆشە ئێوەش لە ڕێگای پەیوەندیەکانتان بەشدار بن، سەرنج و تێڕوانی خۆتان بخەنە ڕوو لەسەر و ژمارانەی کە لەسەر شاشەکەەوە دیارە دەتوانن پەیوەندی بکەن و لەگەڵتان دەبین. بەڵێ خۆشەویستان، هەروەکو ئاماژەم پێکرد ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەو داهاتەی کە هەیەی لە داهاتی ناوەخۆ دەتوانێت بڕێک لە موچە بدا بە موچەخۆران، بابزانی ئەو داهاتی کە ناوەخۆ هەیە چەندە؟ باشە بەشێک لە پەرلەمانتارەکان دەڵێن ئەوانەی کە لە خولی پێنجەمیش بوون دەڵێن بە ئێمە نەگوتراوە داهاتی ناوەخۆ چەندە. هەتا ئێستا بەشێکی زۆر لە پەرلەمانتارانیش نازانن داهاتی ناوەخۆ چەندە. و ئەو پارەی کە کۆ دەکرێتەوە، ئەو پارەی کە ئەو باج و ڕسوماتەی لەسەر هاوڵاتیانە کە بۆتە بارگرانیەک بەسەر هاوڵاتیان و کاسبکاران، هەر ئەو پارەی خەڵک کە لە خەڵکی وەردەگرن بیدەنەوە موچەخۆران. خۆ تەنیا حکوومەتی هەرێم دەتوانێت بە داهاتی ناوەخۆ بەشێک لە موچە دابین بکاتن، ئەی بۆ دابینی ناکاتن؟ ئەی بۆ پارەکە تەرخان ناکاتن؟ جا وەکو دەشبینین هاوڵاتی خەڵکیە کرێتیە کاکە، خەڵکەیە کرێتیە، باشە چۆن پارەی کری خانووکی خۆی دابین بکاتن؟ چاوەڕی ئەوەیەکەوە سەری مانگ موچەکەی لە کاتی خۆی داوەربگری. ئەوە حکوومەتی عراقی موچەی مانجی 8 دابش دەکا، بەڵام هاوڵاتیان فەرمانبەرانی هەرێمی کوردستان
موچەی مانجی حوتیان وەرنەگرتووە. بەڵێ خۆش بەڵێ کاک کاروانمان لەگەڵە. کاک کاروان لە هۆڵەنداوە، بفەرموو کاک کاروان. ئەم کاتۆ با بۆ خۆشی بەرنامە شتێکم دەستخۆشی یەکەم جاربوونی پێشکایی بەرنامەگەشت یەکەم سڵاوڕێزم بۆ مامۆستا نۆریش. زۆر سپاس کاک حاجی کەمێک نەساغ بوو، دوعای خێری بۆ بکەن، خوای گەورە سەلامەتی بکات. سپاسی یەکەم و دوعای خێری بۆ بکەین لەشی تۆ ساغ بێ لەسەر تەوەرەکە بابێنە سەر تەوەرەکە ئەگەر کات دەقەونیەکەم بێ بە برا چوویکی خۆبەی زۆر مەمنونم. فەرموو کاک کاروان فەرموو. بەنسبەت دڵنیایی بەرپرسانی هەرێم و بەغدا بەرامبەر بە موچەی هەرێمی کوردستان یا موچەی فەرمانبەرانی بابڕین بە کوردەکەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ دیار نییە. من بەپێی من سیاسی نیم تداخلی سیاسەتشم نەکردو، بەس ئەوەی کە معلوماتم هەبێ علاقەیە یاریکردنێکە لە بینی بەغا و هەرێمی کوردستانە کە یاری باقرێت و بە شەوری ئەم میلەتە ئەکەن. ئەم میلەتە ئەبێ کاری چوە بکەن لەم هەڵبژاردنەیە. برا بەڕێز دەکەم ئەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەیە بە مانایەکی کە هەڵبژاردنێکی گرنگە بۆ میلەتێک کە گرنگیەکەی نازانێ. یعنی لێرە کێشەکە ئەوەیە ئەم هەڵبژاردنی کە دێت بێشەوە گرنگە، بەڵام میلەتێکەیە گرنگی بەم هەڵبژاردنە نادا. ئەم هەڵبژاردنە ئەگەر بکرێ هیچ خروقاتی دیتیانە. باشە کاک کاروان پێ دوانیە گرنگە وڵاتیان تاک بە تا چاوڵاتیان ئەوانەی کە ناڕازین بستنە سەر سندوقەکانی دەنگدان گلەیەکانی خۆیان لە ڕۆژ هەڵبژاردن بخەنە ڕوو بە دەنگەکانی خۆیان. لە دایک و باوکت ئەمێ ئەوڕێم لە هۆڵنداوە بەخوا من مێژویکی دووردۆژمێ لە غوربەتام و ماوەیەکی دووریشە تەلەفۆنەکەم بە کەناڵی داگەری کۆمەڵی ئیسلامی داگەری کوردستانەوە. ئەبێ لەم هەڵبژاردنەیە ئەوروپا ئەمریکا خۆی گەورە خەرێکی بۆ ڕەخسانون. ئەم هەلا ئەبێ لە دەست نێ ئەگەر لە دەستدا دوای ئەم هەڵبژاردنە یعنی ئەگەر لەگەر ڕێزم خۆشەویستیم بۆ دەنابە ئەگەر یەکی وتی کارەبام نییە ئاوم نییە غازم نییە ئەبێ دوای تەلەفۆنەکەی نێتەوە. باشە زۆر سپاس کاک کاروان لە هەوڵمداوە لەگەڵمان بووی، سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ لە دهۆکەوە کاک ئەحمەدجان فەرمووە لە شاری دۆ. کاک محمود فەرموو. کاک محمود بەڵێ کاک محمود لە شاری دهۆکەوە. بەڵێ کاک محمود فەرموو. کاک محمود بەڵێ بەڵێ خۆشەویستان هەوەکو کاک کاروان ئاماژەی پێکرد ئەم هەڵبژاردنە گرینگە دەبێ هاوڵاتیان ئەو دۆخە سەختەی کە تێیدا دەژین لە بیری نەکەن. بەڵێ کاک پۆڵامان لەگەڵە لە شاری هەولێر. کاک پۆڵا بفەرمونون. خڵای خوا لە برای بەڕێز لە بینەرەکانت لە کارمەندەکان ڕێزیش بۆ کاگەنۆری خۆشەویست هیوای چاکبوون بۆی زووی بۆ دەخوازم. خی گەورە ساغ و سەلامت کە کاک پۆڵا گیان. گلەیمان هەبوو بەس بۆ کاتی کاگەنۆر هاتەوە ئەو کاتی کاک برای بەڕێز ئێستا من باسی ناکەم موچە ئەو ملەتی کورد بۆ وای لێ هات دەبێت لە ڕووی فەلسەفیەوە واشیکردنەوەی بۆ بکەین. برای بەڕێز لە ڕووی فەلسەفیەوە شیکردن ئایا ملەتی کورد شایەنی ئەوەیە وای لێ بکرێ؟ ئایا ملەتی کورد ئەو هەموو خەبات و قوربانی دانە و لە 2003 و 5 هەڵیان پەڕان ئایا ئەوە بەرهەمەکەیتی دەبێت ئەوە بەدوای ئەوەدا بچین کاکە ملت ئێستاوا موچە نییە ئەو برسیکردنە ها. باشە کاک پۆڵا بۆ میلەتی کورد وای لێ هات؟ ئەوە فەلسەفی کۆمەڵناسی دەروونناسی دەبێت ئەوە هەستێکیان شیکەینەوە یەک بەقەن دژمنان وایان لە سیاسەکان کرد ئیرادەیان پێشکان باوەڕیان بە متمانەیان بە خۆیان نەمێنێ بە کێشەی میلەتەکەشیان نەمێنێ. بەڵێ دەنگت ناگە بوو. بەڵێ کاک پۆڵام جێم لە دەنگتە بفەرمە بەردەوام سەرکردە چۆن بوو ڕنگدانەوەی دەبێ سەرکردە چۆن بوو ڕنگدانەوەی
لە ڕووی کۆمەڵاتی و ئەو سەرکردانەمان نەبوو باوەڕیان بە کێشەی نەتەوەیە کە بێ ئەنفال دەکرێت جینۆساید دەکرێت لە ناو دەبرێ وەکو میلەتانی تر لە 2003 بەڕاکردن چوونەوە تاکە ببوورە وارم بدە هەسێلانی ئەگە هەسێلانی شینەکەمەوە دیار نابێت ڕوون نابێت کەواتە ئەوانە خۆیان بەوە نەزانی خاوەنی کێشەیەکی میلەتێکی هیچ کەمتە دێ لە میلەتانی تر چیان کرد دەرەڕای ئەوەش چونکە هەقبەیان نەبوو بە پەیامی نەتەوەیان لە هەقبە نەبوو چونکیان کرد گوتیان لە سەتا حەبدەمان بدەنێ هەمان لە سەتا حەبدە و مێژوون و سوێتی چەند پۆستێکشمان بدەنێ ئەوەش بە قوربانی گۆ بێ خاک ئەو خاکی دەیان گۆ کە سنوورمان حەمری نەیان کوردستانیان نەمان کەواتە ئیرادەیان سکاوازیان لەو شتانەیەنا خاڵێکی تر ئەو نوێنەرانەی هەمانە ئێستا لە سەر کۆماتەوە لە وەزیرەکانتەوە لە هەر شەفتێ بەرلەمانتارەکە ئەوانی چوونە بەردەرگەی دادگای فێدرالیش برای بەڕێز ئەوانیش باشە کاک پۆڵا بۆچی سەرۆک کۆماری عراق جێگری سەرۆک وەزیرانی عراق جێگری سەرۆکی پەرلەمانی عراق 38 نزیکەی 68 پەرلەمانتاری کورد لە بەغدا هەن ئەی بۆ ئەوان دەنجیان نیە لەسەر موچە دەمێ ئەوە چیکەمەوە ئەوەش چونکە دەمێ چیکەمەوە ئەگەر کاتم بێ سەرکردەکان ڕەنگدانەوەی حزبەکانی کارشی بکەی بەڕێزم دەنگت ناکات سەرکردە ڕەنگدانەوەی لە ناو حزبەکان ئەوانە نوێنەریشن نوێنەری ئەنفال کراوەکان نین نوێنەری کە سوکاری شەهیدان نین بە دوای چ کەسن چۆن سەرکردەکان سەتا حەبدەیان داوا کرد ئەوانیش موچەکەی خۆیان دەوێ بەمژۆنەکە و سەرحیمایەکە و دێنە سەر شارچەکان گلەی لەو بکەن لەو بکەن بەپێی بڕیاری نەتەوەی گرتوەکان برای بەڕێز کاتم دێ بەپێی بڕیاری بۆرە بە کورتی چکە پەیوەندی کەژە سەر بە کورتی لە 2008 برسیکردن زۆرێکە لە سزادانی بە کۆمەڵ سزایەکی نێودەوڵەتیە با پێر خۆ پێشیاندانت هەڵ پەسێرن کاکە کۆبوونەوەیەک بکەن ئەوانەی وێ شەقام مردووە بەڵێ مردووە بۆ مردووە هەرچینەی بۆتە بەڵێ زۆر سپاس کاک پۆڵا لە شاری هەولێرەوە ببوورە خەڵکی دیکە لەسەر هێڵات داوا لێبوردن دەکەین کاک مەحموود وەردەگرین لە دوهۆکەوە کاک مەحموود سڵاو لێبێت وعليكم السلام مامۆستا بەصراحەتەن ئەم دەستخەڵەتە ئەو هوو کارە کەموچەی فەرمانبەران نادەتەوە نەبەختە بەغدا هێنێتەوە بەڵام ئەم دەستخەڵەتە محاولە دەکەتە ئەم شعبەکەی بەدەخەوە ڕەزیل بکەتەوە زلیا دەکەتەوە من ئەم ئاواز لە خلال قەناتی جەنابی خۆتان خەلکەکەی با انتقامی بکەت لە ئەم دەسا بە انتخابات السلام عليكم ورحمة الله وبركاته دەست خۆش کاک مەحموود لە شاری دووەکەوە سپاس بۆ پەیوەندیەکەت بێگومان بەرپرسانی هەرێم ئەوە ناڵە و هاواری خەڵکی هەرێمە گوێی لێ بگرن خەڵک گلەی هەیە خەڵک هاواریەتی خەڵک دەڵێ ئەمە زۆرێکە لە برسیکردنی ئێمە هەنگاو وەردەگرین لە چۆمان السلام عليكم وعليكم السلام کاک هەنگاو سڵاو ڕێزم بۆ تۆی بەڕێز و هەموو کارمەندان و بینەران خی گەورە ساغ و سەلامەتان کا زۆر سپاس سپاسەکەی ئایا موچەکە لە بینی هەرێم و بەغدا خەڵکەکە بێ ساعێدە نە ساعێدی هەرێمە و نە ساعێدیشی بەغدایە ئەی چێ ساعێدی یا ڕەبی خەڵکەکە عافێتی بی بۆ کاک هەنگاو بۆ دەڵێ خەڵک عافێتی بی لەبەرچی بەڵێ مادامە خەڵکەک بەدەسەڵاتی گەنداڵ ستەمکار ڕازی بی عافێتی بی باشە هەی ئەندام پەرلەمانی دەسەڵات هەنا بە هەر ئەوەی دەسەڵاتن یە پارتیا یەکێتی گۆڕانە ئەم جاوز نازانم چەند لە دەسەڵاتن ئەندام پەرلەمانی ئەند بەغدا موچەی وەرەگرن و چەند سەرۆک کۆماریان موچەی وەرەگرن و چەند وەزیری بەڕێوەبەریان موچەی لە بەغدا وەرەگرن و داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دەچیتە کوێردار پێم بڵێن دەچیتە کوێردار ئەو داهاتە لۆ دیار نییە باشە چیوە دەچی بە بڕوای تۆ ئەو داهاتە چیوە دەچی ئافەری ئەو داهاتە بەرپرسی ئەولای بەرپرسی ئەولایە یەک تەوزیعکردنی پارەکەیە بەنوو بڕۆ خاچی هەرێمی کوردستان چەند کۆمپانیای بەرپرس و کوڕە بەرپرسەنە کۆمپانیای هیچی کوێیە کۆمپانیای کاری کوێیە کوڕە بەرپرسەکان نەخۆشخانە تایبەتەکانیان ئەو هەموو بە 15 شل بگیر نەبووە
نەخۆشخانە تایبەتەکان یانی چێە دەرسەکانن بچۆ باش لە وڵاتانی دەرەوە زۆر سپاس کاکەنگاو سپاس بۆ پەیوەندیەکەت دەڵێ گیان ئەمەوێ ئەم هەڵبژاردنە بەس بە کورتی کاکەنگاو بە کورتی دەڵێ گیان پارێزگای هەڵبێ یەکی دەنگ دادگەری بینی یەکسانی و عەدالەت یەکی دەنگ بینی سیقیان بە کەس نەماوە زۆر سپاس باش کاکەنگاو سپاس بۆ پەیوەندیەکەت لە چۆمانەوە لە چەمچەماڵەوە کاک باوڕ ڕدەگرین بفەرمەوە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس سلامت بیاخوا خی گەورە ساق و سەلامەتانکە. دەنگەکەت بەباشی ناگاتە لام. بەڵێ فەرموو. هەر هەمووی ڕاست ناکە لەگەڵم ببەتێ من بۆ تەسەر کاک بڕیار فەرموو. ئەم حکومەتە خۆی گەندەڵە خۆی گەندەڵەکان بەخاو ناکەن گەندەڵەکان هەرێنەکەن ئەمەیە بۆ ناپرسێن تاوانان لە عێراقا ئەوە بەسیتری شت جوازەمانە ناوان ئاگەدەڵە فەرگە بۆ یەکێکی باسی ناکەن بۆ یەکێکی باسی ناکەن بێن ئەگەڕێن لە هەرێک کامیری گەندانە ئەوە کامرە زگن نەکەن بەڵێ زگن نەکەن لەگەڵ قسەکەدانە بەڵام گەندەڵەکان ئەوە باسن خودڵ لەبەرەوە خود هەتانەوە بە ئیسا هەیە نەبە ئیسلامیتەوە نەبە خۆشیێتەوە نەبە دەخەلاتەوە دوێ ڕووجەناون هەرمی دیوەکە. زۆر سپاس کاک باوڕ لە چەمچەماڵەوە. عەمەڕەشید لە ژاراوە وەردەگرین. کاک عەمەڕەشید فەرموو. کاکەوەرت باش هەموو کاتێکت هەر باش بێ یاخوا. بەڕێزی هیوای چاکبوونەوە بۆ کاک حاجی دەخوازمە من مشتری داینیم مەجالم دەبا پەیامم بگەێنم. خی گەورە سەلامەتت کە لەگەڵ کاک حاجیش. زۆر بەڕێزی تۆزێ مەجالم تۆزێ ڕعایەتم کە با قسەکانم بگەێنم. بەڵێ کاک عەمەڕەشید. بەڕێزی من گومانم لەو بگرە و بێنە و بەردەی بینی هەرزوو دەسەڵاتێ بەغاش و کوردستانیش. بەڵێ لیان بە گومانم. گومانەکەت چییە؟ گومانەکەت چییە؟ ئێستاژت ڕوونی دەکەمەوە بە بەڵگەوە ئەم هەموو موچەخۆرەی سەرکردایەتی دو حیزبی دەسەڵات بە حیزبەکانی تریشەوە ئێستا لە بەغا موچە وەردەگرن. بۆ ناڵێن ئەمەش دەکشینەوە موچەی خۆمان ناوێت سەحیلی میلەتەکەی یا بۆ دەسەڵات ناڵێ ناتان دەینێ موچەی ئێوەش ڕادەگرین ئێوە دۆخەکەتان تێکداوە خەیانەت بە میلەتەکەی خۆتان دەکەن. ئەلێرە گومان دروست دەبێت کاکە با بەڕۆنی قسە بکەین. من محامی دەسەڵات نیم تا سەر ئەسقال زدی دەسەڵاتم زدی ئەو حکومڕانیە بکە کردیان 33 ساڵە میلەتی دەچەوسێنەوە بەڵان دیسان بەڵان باوەڕم بە هەڵبژاردنیش نییە. بۆ باوەڕت پێ نییە لەبەرچی؟ باشە خەڵکەکەی زەعیف نەکەم وەڵڵا تەڵڵا بیللا لەبەرەوەی سیستەمی سەرمایەداریە تەداخولی ئەمریکای تێدایە باوەڕم پێ نییە. لا حسینەوە لە دەستی ئەمانە بەس پێویست بۆ معارەزە ڕێگە بۆ میلەتی خۆشکە بەردەرچی کونسەرخانەی ئەمریکای بگرن سەری مارەکەیە تورکیا و ئێرانن ئەوەی دەکەن. باشە کاک عەمەڕەشید ئەگەر بێت و خەڵکی ناڕازی ئەو خەڵکەی کە گلایی هەیە لە ڕۆژی دەنگدان بچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدا بەو لیسە پاکانە دەنگ بدا بەوانەی کە زوڵمیان لە میلەت نەکردووە بەڵکو دیفاعیان لە میلەتی خۆیان کردووە پێدوانی واقعەکە دەگۆڕێت؟ لەگەڵ ڕێزم بۆ تێخۆشیەکانەوەوانەی ماندوون ڕەن بێ منیش بەشێکم بەرکەوەی لە ماندوو بوون منیش بۆ خۆشم و حیزبەکەشم ماندوو بینی تەسحێن داوێ بەڵام بای پولێکە ئەمە سیستەمی سەرمایەداریە سیاسەتی برسیکردنە وەڵا تۆبەت پێ دەکەن نابێ کوردایەتی بکەی ئەمە تاکتیکی ئێران و تورکیا و ئەمریکایە ئەگەر تۆبەیان بە میلەتەکەی نەکرد بزانە قەتمیش دەزانیوە نابێوە نات بۆ نیشتیمانیش بمێنی ئەگەر تۆ هەت بێ و حکوومەتی کوردی تەبێ و دام و دەستگاتە بێ دەبێت تورکیا شەی بێ ئێرانی شەی بێ سووریا شەی بێ سیاسەتەکەنەوە گەورەترا بەس چارە ئەوەیە بەردەرچی کونتڵخانەی و ئەمریکا یا لێ قەمان بکەن یا لێ قەمانکەنەوە
یا وەزعەکەی چاکەن لەوەی زیاتر هیچ چارەسەر نییە و دەستخۆشی لێ دەکەم زۆرم مەڵگوتوە بەداخەوە میلەتەکە وەرناگری هەردن زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید کە لەگەڵمان بووی لە ژارەوە سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە خەڵکی دیکە لەسەر هێڵە کوردستان خان وەردەگرین لە شاری هەولێرەوە کوردستان خان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش زۆر سپاس باشە زۆر سپاست دەکەم کوردستان خان دەپرسمەوە بۆچی بەرپرسانی هەرێم و بەغدا زۆر جار دڵنیایی دەدەن چەند جار دڵنیاییان داوەکەوە موچە دوا ناکەوێت بەڵام ئەوە تا نزیک دەبینەوە لە مانجی نۆ ئەوە خەریکە بەغدا پارەی مانجی هەش دەداتە فەرمانبەرانی بەڵام موچەخۆرانی هەرێم تاوەکو ئێستا موچەی مانجی حەوتیان وەرنەگرتووە باشە بۆ دەبێ فەرمانبەران موچەخۆران ببنە قوربانی بەڕێزم کێسی کورد هەر موچەنی ڕاستە موچە پێداویستی و مافەتی سەرەکی هاوڵاتیان فەرمانبەران بەس ئەو هەموو کوردستان ناسۆ باران دەکرێتن یەک کورد یەک بەرپرس نایەتە جاوکوندەکان ئەو گوندانە هەموو سۆڵ کرا ئەو هەموو خەسە شەهیدی بریندار دەکرێت باشە بۆ سەرۆک کۆمار نایەتە جواب بۆ جێگری سەرۆک وەزیرانی عێراق نایەتە جواب بۆ جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە کوردە نایەتە جواب بەڕێزم ئەگە هەندە کاتم دەیتێ زۆر ئەوقاوێ بەزداری نەکردیا بفەرمایە بەڵێدەستەکم نەبۆ بەزداری بکەم ئەلۆ جەم لێتە فەرموو ئەو هەموو گوندەها سۆڵ کرا یعنی ئەو هەموو کەسە ڕۆژانە شەهیدی بریندار دەکرێتن یەک کورد یەک بەرپرسی کورد بەسەر لە جواب نایەتن لەبەر ئەوە دەستی خۆیان تێدایە بەڕێزم جایز موچە بەڕێزم موچە کە نادرێتن ینی خۆ ئەو هێزە سەردارانە ئەو هەموو فەرمانبەرەی ناقژن بابای خۆتەکی سەرتاسەری ڕابگەین لێ ئیلا سلێمانی بیکار لێ ئیلا چەند سادق و چەند جەماڵ و هەڵەز لێ و خەڵکی و قوربانی دەبەدا هەولێری بای خۆتەکی سەرتاسەری ڕابگەین خۆ ئەو ملەتەی هەموو نادەنە بەرجەز ڕێزی بلێ هەمویان ناقژن هەکە موچە نییە داوام مەکەم داوای مافی خۆت بکە مافەتی سەرەکی خۆتە داوای مافی خۆت بکە با بخوزرێ لەسەر مافی خۆت نەک بەو دۆخەڵ بڕوا بکە بەڕێزم ئەم هیچ بڕایەتێکی کە باسی هەڵبژاردن دەکەین وەکو خودی خۆم وەکو هاوڵاتێکیش بڕوان بە هەڵبژاردن نییە لەبەر ئەوەی پەرلەمان قۆڕخرا لەلایەن ئەو دوو دەسەڵاتدارەیە سەرۆکی پەرلەمان بە خۆمان دیسمان کە ئەو ئافرەتە بوو یەک بڕیاری نەدەدا بەبێ پرسی سەری خۆی یان دەتوانێت یەک یاسای دەربکاتن لەبری خۆی بەبێ ئەوەی یعنی پرس بە لایەنی ئەو دوو دەسەڵاتن کە ئەو دوو ئاغای ئەو دوو بنەماڵەی کوردستان خان ئەگەر قسەکانت کورد بکەیتەوە خەڵکی دیکە لەسەر هێڵە سوپاس دەکەم ئەگەر بە کورتی دووبارە ئەو ملەتی دەکاتەوە ئەمدا لە هەم فەرمانبەران دەکەم باشای بە سلێمانیەکەم سلێمانی ڕاپەڕیتن و هەولێری خوا با هەولێری سەرتاسەری داسۆتی ڕابگەین داوای مافی خۆی بکە زۆر سپاس بۆ کوردستان خان لە شاری هەولێرە و لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە عەربەت و کاکدارا وەردەگرین کاکدارا سڵاوت لێ بێەوەم کاتت باش السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زيارة تعزي بخير بناوي خدمته. زور سپاس إبراهيم زياد. كاك إبراهيم إن شاء الله أو ناوي كي برتو بيروزة زور ناوي لقرآني بيروزة. سواو رزمي بو كاك أنور بو كاك بيوان بيرشوتر بو كاك محمو كركوشي بو كاك دانيار. بلان إيوه يكي كاك لخير أم برنامين أبي معلوماتي حامتانا بسونك أنواع خلق فيك ژیانیش بە تەنیا پارە نییە یا کارەبا یا ئاو یا شەخصیەت یا بە تەنیا نوێش هەچی شتێ ئەدەوێت چونکە بە هەشت قورسە بە گۆترە ناچیتە ناوی ئەمە بەشێکی قسەکە جەنابی شکوور شارەزای هەیە لە قورئانە بەڵێ بێگومان طبعا خوێندنەوەی ناڵم لە بەریکەی قورئانی پیرۆز وەر کەس لە بەریەتی بەڵام ناوەڕۆکەکەی تێناگا وەکەوەی وایە کە پارەی تێ بێ سەرفی نەکا ئەو لە بەرکردنی قورئانە ئەبێ لێ تێبگەین ناوەی لێ تێبگەین ئەوەش بەشێکی قسەکە ئەنجا دوای ئەو بەشێکی ترمان هەیە قسەکە بەڵێ کاکدارە دەچمە سەر ناوەڕۆشی بابەتەکە کە دەڵێم بۆچی بەرپرسانی هەرێم و بەرپرسانی بەغدا زۆر جار دڵنیایی دەدەن کە دەڵێن کێشەی موسە کۆتایی دێتن ئەوە تا مانجی نۆیە فەرمانبەرانی هەرێم کە قوتی ژیانی خۆتیان ژیانی ماڵ و منداڵی خۆتیان بۆ موچە دوا دەکەوێت بۆ فەرمانبەران ببنە قوربانی ئێستا من بە پێی قورئان جواب دێمەوە کەون خەڵق بووە کە هەسارەیەکیان زەویە ئەم بەشەرەی لەسەرە
خوای گەورە بە دوو شەدەی با بەڕێوە یەکێکیان بەڕەحم یەکێکیان بە عیلم یەکێکیان بەڕەحم یەکێکیان بە عیلم کە من ئەڵێم خەڵک بەدەسەڵاتەوە و بێدەسەڵاتەوە بە من و تۆ و هەمومان بەنی ئادەمێن من جیاوازی ناکەم لەگەڵ دەسەڵات و بێدەسەڵات یەکێکە ئەمە وەکو مەکینەیەک وایە شوێنێکی نوقسان بێ ناڕوو نە ڕەحم لە خەڵکەکە هەیە نە لە دەسەڵاتە نە عیلم لە خەڵکەکە هەیە نە لە دەسەڵاتەکەیشە ئەجا ناوبەناو جۆم لێتە باقی هەڵبژاردنەکەی وانە بەڵێ دەی عاززمە بە ساحەبی بەڵێبی هەڵبژاردن بەس لە تەماتە هەیە لە پیاسکردینا هەیە هەڵبژاردن کوا لە وڵاتە تاسێ کاک برایم تۆ خێرێکەکەی بەڵام زۆر جاران دەسەڵات کاری لەسەر ئەوە کردووە خەڵکی سارد بکاتەوە بۆ ئەوەی بەشداری هەڵبژاردن نەکەن بەڵام ئەگەر بێتەوە تۆ بەس ڕێگەم باڵێک حاڵی بین ئەگەر خەڵکی ناڕازی ئەو خەڵکەی کە گلەیی هەیە ئەو خەڵکی کە مافی دەخورێ بچێتە سەر سندوقی دەنگدان دەنگ بدا بەو لایەنانەی کە ڕاست و دروستن بێگومان بارودۆخەکە دەگۆڕێ بەڵام هەمیشە دەسەڵات ئەو پەیامەی هەبووە کەوا خەڵک سار بکاتەوە لە چوونە دەنگدان بۆ ئەوەی هەر خۆیان دەسەڵاتدار بن و هەر خۆیان حکم بکەن ئەرێ کاکە من گۆڕانێنم بە نمونەیەک دەسەڵاتی نەبوو لای نەبرد لا نەچوو لایەن نەبرد کاکە گیان دەوڵەتانی ئەقلیم و خەرب ئیسلاماکە دەنگان ئەسڵەساسی نییە ئەیباتیەمان خۆش بوو کاک دارە سپاس بۆ پەیوەندیەکە دەی سڵاو ڕێزمێ دەی خوازی سپاس دەکەم سەرچاوانم زۆر سپاس بەڵێ کاک محەممەدمان لەگەڵە لە شاری هەولێر کاک محەممەد سڵاوی خوای گەورەت لێبێت السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك محمد جان دەست خۆش زۆر سپاس دیارە لە هەرێمی کوردستان هەدابەش بووە بەسەر دوو چیندا جیلێکی ئەمانەی کەوتنێتە دوای دەسەڵات و تێرن و دەنجیان نییە جیلێکی تریش برسێ و ڕۆژێکگەن کارەکەی نەکات لە برسان دەمرێ ئەمە لە هەرێمی کوردستان ئەم جیلە هەیە ئەوانەی تری سەرکردەکانیان دابەش بوونە بەسەر دوو جیلدا سەرکردەکانی داوانی کە لە دەسەڵاتن ئەمانەیەک زەبڕاوەتەوە و زانی و ماناکا کە ئەمانەکە هاتن بە دزی دەستیان پێکرد دەزن یەکجا ئەمە دیارە کە لە هاتن وەختی خۆی کە لە نەوەسیەکەوە هاتن ئەمانە نەهاتن بۆ حکومڕانی بن کاکە ئەمانە هاتن لە مەحاویلەزین و کێبزین و مەڕ و مانگای خەڵکیان دزی سەرەتاکە هاتن دوای باردۆخەکە بوونجا و غەرب و وڵاتانی ئیقلیمی بوونە هۆکارێک و ئەمانە مانەوە دەسەڵاتیان گرتە دەست کاکە ئەمانەوە بەسەر ئەو خەڵکیانمانەوە ئەی ئۆپۆزیسیۆنەکان بۆ ملی خۆیان ور کردووە کەس دەنگ ناکە یەک سەرکردەی ئۆپۆزیسیۆن ئەمە باشە کاک محەممەد مونەکت لۆ دەینەوە کاک محەممەد هەرچی میدیای دەسەڵاتدارە هەرچی لایەنەکانە بە نمونە بانگهێشتی سۆران عومەر دەکەن بۆ ئەوەی زانیاریان پێ بدا لەسەر لیستی موچە لەسەر داهات بۆ ئەو هەموو پەرلەمانتارە هەیە لە بەغدا کەسی کۆمەڵ یەک پەرلەمانتاری هەیە ئاوا چاڵاکە ئاوا بوێرە ڕۆژانە میدیاکانی دەسەڵاتیش بانکێشتی دەکەن بۆ 68 پەرلەمانتار هەیە لەو 68 کوا ئەوان کوا دەنجیان کوا ڕەنجیان بۆ نایەن لەسەر موچەی هاوڵاتیانی هەرێم قسە بکەن خۆ سەرۆ کۆمار هەیە خۆ جێگری سەرۆک وەزیران هەیە خۆ جێگری سەرۆکی پەرلەمان هەیە خۆ وەزیرمان هەیە لە حکوومەتی محەممەد شیح سوودانی کوا ئەوانە بۆ نایەنە دەنگ کاکە سەر کۆمار سێکدا پێ بڵێن دەسەدانش سەر کوسیە دەی دەکات لەسەر کوشە شەرمی لە خۆیەوە لە سەداشتووە بەخوارم لە خۆی کاتەوە یعنی ناوێت ترس خەڵک بکە سەر کۆماری چی ئەمانە کاتە هیچ بەدەست نییە ئەمە شتێکە حتمیە و بڕاوەتەوە ئەوانە بۆ کۆکردەوە کاکە ئەوانە شەڕیان بوو لە پردە بەجۆ لە مەڕەکەت خۆم پێم مەبڕا شەڕیان بوو لە پردە هەنداڵی خەستان بە کوشتەکە باخەکان وتەس حسابی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمانتارەکانیان لێرە با کۆمەڵ بێگوتوشەوە ئاکە لە بەغداشن سابقانیان بە کوشتە چوو یعنی ئەمە کلاوەتە بانی کوردوهەوایە کاکە نایە لە خەڵک ڕاز نین بۆچی تۆ کەونەوە حاشە لە بەغدا بکەما سەرۆکەکەی کۆمەڵی داگەری کاک عەلی پاپیرش حاشە لەو کوشتەکەمان 60 ملیۆن دەگەری ئێستا داپەرلەمان بۆ لە حکومەتی عێراقی شەڕ بوو لە پردێ هەموو حەزارەکە وتاك وحساب على بغداد اما كيف وهي اللي يشتاك على دجونا دي متدور جرما هي كاكا انا بقيك وجوها ورن حتى تبقى نفسي خلص جنرال خلق برسامر ورن لقاو كتبيك فتفخر الناس يكريم هو يقطع كان الدرام بقاوده نكبر السؤال عند البرلمان زور سپاس کاک محەممەد لە شاری هەولێرەوە سوپاس دەکەین
هەر لە شاری هەولێر پەیوەندیەکی دیکەمان لەگەڵا باوکی ئەیمەن فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله باوکی ئەیمەن. باش قربان. زۆر سپاس سەلامەت بیاخوا خی گەورە ساغ و سەلامەتتان کات. زۆر سپاس ئەگەر نەهێڵی پەیوەندەکەم بگەی و باسەکەم مەبەستەکەم بگەێنم و پەیوەندەکەم ببڕێنی تو لە حکومەتی هەرێم و حکومەتی عێراق نەعەدالەتری واگەدار بی. بەڵێ گوێدێمە قوربان جان بفەرموو جێم لێتە. کاتی برا بابەتی موچە ئەمە بابەتێکە بە سیاسی کراوە بابەتێکە ئازار و عزیەتی خەڵکی کوردستانی پێدرێ لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراقا. حکومەتی هەرێم پیانەکە خاتە سەر حکومەتی عێراق. حکومەتی عێراقیش ئەوە بەو شێوەیە لەگەڵ حکومەتی هەرێمە ڕێککەوتون کەوا خەڵک بچەوسێنەوە ئەم بچەوسانەوەیش بۆ ئاگاداری جەنابتان ئەوەی هەر لایەنێک لەم وڵاتە لە بەسەرەوە تا ئاگەیەکە زاخۆ هەر لایەنێک بە بەڕێوەبەرێکی گشتی بە مدیرنائەیەک بەشدار بێت لەم حکومەتە لە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان بەشدارە لە چەوسانەوەی فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان. ئیتر ئەمە نەبێ مەسەڵێن بڵێن وەڵا ئەو زیاتری هەیە و ئەم کەمتری هەیە بە هەر بۆجی بژمێرم یەکێتی پارتی کۆمەڵ یەکگرتوو گۆڕان بزوتنەوەی ئیسلامی حزبی شوعی هەموو ئەو حزابانی کە هەن لە کوردستانە پشتی شێریان بەر ئەکەوێن لە سزادان و بە ئازارگەیاندن و چەوساندەوەی فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان ئەزانی بۆ لەبەر ئەوەی کاگەیمەن بڕوانە بەڵێ فەرموو بڕوانە قوربانجیان بڕوانە ئاگری گەورە بە سەرەتا بە چیرکەی بچوو خۆشەکرێ ئەگەر چیرکەی بچووک نەبێ ئەو ئاگرە گەورە خۆش ناکرێت بۆیە هەموو ئەو حزبانە ئەو ئەحزابانەی کە لە عێراق و لە کوردستانە هەن والله بەبیلا بەتەڵڵاهی دەستیان هەیە ئازاردان و چەوساندنەوەی موچەخۆری هەرێمی کوردستانە. بۆچی ئەگەر لە سەرەتاوە ئەم نەعەدالەتی کەوا لە حکومەتی هەرێمی کوردستانە پەیاک بوو ئەگەر هەر لە سەرەتاوە ئەم حزبانەی کە ناو خۆیان ناو ئۆپۆزیسیۆن بە حزبەکەی جەنابشتانەوە تەبعەنەوە ڕەخنەیە ئەم مەبەستە لە هەناوێکی ژەهراویەوە دەرنایە دڵنیابە. بەڵام ئەگەر لە سەرەتاوە حکومەتیان کابینەکەیان بۆ حکومەتی هەرێم و بۆم حکومەتەکەی کابینەکەی مەسئول بەرزانی بەهێشتایە دڵنیابە دەبێ ئاگادار بین کەی کۆمەڵ لە کابینەی نۆ بەشدار بووە هەر بۆ زانیاریت کۆمەڵ لە کابینەی نۆ بەشدار نییە بەڵکو ئەوە بەڵێ کاگەیمەن دەمەوێت یعنی معلوماتەکە وەکو خۆی بگا کە دەگوترێ لۆ ئێوە بەشدارن لە حکومەت ئێکا ئێمە بەشدارین کوا وەزیرێکی کۆمەڵم پێ برێت لە کابینەی نۆ بەشدار بێت گوێ بگرێ لە برای خۆت بێژێت گوێ لە برای خۆت بگرێت بەڵێ لە کابینەوە نۆ بەشدار نەبوو بەڵام لە مانگی 6 2014 کە قەیرانی موچە و پاشەکەوتی موچە حکومەتی هەرێمی کوردستان کردێت سیستەمێک بۆ ئازاردانی موچەخۆری هەرێمی کوردستان من خۆم موچەخۆرم بۆ ئاگاداری بەڵام یەکگرتوو کۆمەڵ و هەموو ئەو حزبانە بەشدارن لەم حکومڕانی کە لە کوردستانە بووە ئیتر لەم کابینە بەشدار نەبوو لە کابینەی 8 بەشدار دەزانی چۆنە ئێمە دەبێ هەڵوێستەکان ببینین ئێمە دەبێت ڕاستیەکان ببینین ئێمە نابێ بڵێن هەمووان وەکو یەکەن دەبێ ئەو داکۆچیانەی کە کۆمەڵی دادگەری لە هاوڵاتیانی دەکات لە موسەخۆرانی دەکات ئێخۆ دەبێ واقعا ببینین ئێخۆ ئەوە پەرلەمانتارەکانی کۆمەڵن شەو و ڕۆژ هاوار دەکەن دەڵێن کاکە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم بخورێ بۆ موچەخۆران ببنە قوربانی ئێخۆ دەبێ ڕاستی ببینین کە حزبێک هەیە دیفاع لە میلەتی خۆی دەکا و لەگەلی خۆی دەکا. سوپاس بۆ باوکی ئەمن لە شاری هەولێر لەگەڵمان بووی. دەچمە سلێمانی کاگاسۆ وەردەگرم. کاگاسۆ سڵاوت لێ بێ و خوای گەورە ساغ و سەلامەتتان کا بفەرموون. سڵاوی خوا لە جەناب و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی پێ. زۆر سپاس کاگاسۆ گیان. ڕێز و حرمەتمان بۆ حاجیانوەر سپاس بەنای کاک حاجیشەوە. مسلمانە بنێرە ئینشاءڵڵا. خوای گەورە من ڕەنگە بۆ چوونەکەم تا ڕادەیەک لەگەڵ مام جۆهەرا یەک گورێتەوە من ئەڵێم پێم خۆشە لەم ڕاگەیاندەی جەنابتان و هەموو ڕاگەیاندەکانی ئۆپۆزیسیۆنەوە بە یەک دەنگ وەکو بانگەوازێک بەیەکەوە بیکەنە یەک بەرنامە و یەک پاکێت هەموو ئۆپۆزیسیۆنەکان ئەو حیزبانەی خۆیان بە ئۆپۆزیسیۆنەزانن بڵێن کاتە وەرن مەچن بۆ هەڵبژاردن من بۆ خۆم ناتە بۆی پێشم کردی وەکو تاجێک لە خڵک و گەڵبژار لە دۆست و برادر چۆنم پێم کرێت پێم خۆشەوی پێ کەس نەچێ بۆ هەڵبژاردن چکەوەی کە من چوم بۆ هەڵبژاردن قەرەباڵی بۆ دروست کردەوە ئەوە بۆ خۆی یەکێتی و پارتی چۆنیان پێ ئەوها کورسەکانی خۆیان هێننەوە ئێمە شریعەت بەو دەنگدان و بەو هەڵبژاردنان و بۆ یەکێتی و پارتی ئەمە یەکێتی و پارتی پێیان خۆشە
ڕاگەیاندەکانی ئۆپۆزیسیۆن خەڵک هاتن چیان پێکرێ بۆی کە بچن بەس بچن بۆ هەڵبژاردن ئیتر شێشە نییە هیچ شێشێک نیەوان دەنگی خوارێنن و یەکەم و دووەمەکەی خوێنن ئیتر تۆ ئەو ئەگەر کورسەکان باشکرێەوە بۆ خۆت لێش دەخورێ مافیش دەخورێ و چیش نادرێتێ کە بینیت ئەمە بێهیواکردنی هاوڵاتیان نییە لە چونە سەر سندوقی دەنگدان داد حاجی ئەمە بەسم چێ لێرە ئەگەر یەک دەنگوتکە ڕێفراندۆمێکرا هەرچی حزب ئۆپۆزیسیۆن بێشتی شەویستە ئەڵێ ئێمە پێمان خۆ نەبۆ ڕێفراندۆ کرێت تا دەستبینیمان دەرەوە نەکەن کورەکەمە کاردانەوەی خراپێ بێت دەی وەرن لەبەر دەرەوە لەبەر چاوی دەرەوەتان بوو لەبەر یونسێف و چۆ هەمانەتان بوو دەی وەرن هەڵبژاردن با نەکرێ با خەڵک نەچێ بۆ هەڵبژاردن چوار کەس نەچێتە سەر سنووری دەنگدان با بزانین ئەوروپا و ئەمریکا هەڵێن ئەیستی و پارتی ئێوەزانی کەزیەوەی نایە بەمان ئەشارەی خۆمان هەرزانی ئێوە کەزیەوەی نایە ئێوە خۆتان کۆپانەوە بەسەر خەڵکە یەک هەڵبژاردنێ وەرن با هزار بیستی حساب هەڵبژاردن نیە با هیچ کەسێک نەچێت بەڵام کاکە گیانبینیمان لە پێش چای ئەم هەموو کۆنسوڵگەریە ئەم هەموو دنیایی سەفارەتە ئەم هەموو ڕۆژنامە نووسەکرێتە زیندانەوە چی دێکرێ یەک سەفارەتێکم پێ بڵێ قسەکردێت ئەمریکا و ئەوروپا چی و مافی مرۆڤ مناڵ سەرە بردرێ خەڵتانی خوێنەکرێ تاروخ بانانەکرێت لە عەرز داسانەوە کەسێک هەیە ئەمریکا و ئەوروپا پێڵێن خۆیان پرسەکیان کردووە خەڵتانی خوێندا ئیستا دێ لە منێکی موسڵمانە پرسێتەوە بۆ یەشێتی و پارتی بە ئێمانە کاکە وش ئەمانە بازەنگان تەنوریەوە نابێت لە دێرە بنێن کاکە گیان هەتا ئەو دوو حیزبەت مێنن هیچ حیزبێتر نییە 6 ساڵە کاکەی حزبەنەیەکە دەرچووە فقط بۆ 10 ساڵ ئێمان قسادا هەموو شوێ لە تەلەڤیزۆنەوە دێتە سەر تەلەڤیزۆنەکەیان و ئەو خەڵکەشی گەتاقە کرد و ئەوە زۆر سپاس کاکا سۆ لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت سینە چەمچەماڵ لە شاری چەمچەماڵەوە بەهمەنمان لەگەڵا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. برا جوانەکەم ئێوە چەند حزبی ئۆپۆزیسیۆنن هەر وەڵام دەرەوە بەڵێ ئێمە کۆمەڵی دادگەری ئۆپۆزیسیۆنین وەکو چێ وەکو کۆمەڵی دادگەری یعنی ئێوە بەسە ناخۆپەرستن نا خۆپەرست نین بەڵام ئێمە هەر کەسە و حاڵی بین لە یەکتری کاک بەهمان تۆ پرسیار لە من دەکەی من بەرپرسیارم لە حزبەکەی خۆم دەڵێم کۆمەڵی دادگەری حزبێکی ئۆپۆزیسیۆنین بفەرموو. نەخێر ئێستا ئێوە هەن یەکگرتوو هەیە لەوەی هەیە با من ڕاستەکەی پێ بڵێم ئەگەر ئێوە ڕاستەکەن لە بەرژەوەدی میلەتن لە بەرژەوەدی ئەم خەڵکن نەبەخوا لە بەرژەوەدی میلەتنی لە بەرژەوەدی با خەڵکانن با هەمووتان یەک بن دانێوا چیا پێکرێ هیچ باشە کاک بەهمە نمونەک لۆ دێنەوە لە شاری کەرکووک کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا هەبوو زۆر جارە خەڵک دەیگو بۆ کۆمەڵ یەکگرتو بەیەکەوە دانابەزن یەک لیستیان هەبێ ئەوە تا کۆمەڵ و یەکگرتو بەیەکەوە دابەزین بەڵام ئەوە تا خەڵک نەتیجەکەی هەڵبژاردن دەبینین زۆر جارە قسانە دەکرێت لە پاساوێک بەڵام ئەوە خەڵک دەبێ حەقیقەتەکەی بزانێ چێ دیفاعی لێ دەکا یعنی خەڵک نابێ ئیبراهیم ڕابگرێت تۆ هەرە برا جوانەکەم کاکە گیان بە قوربان سێ مناڵینەوەی نییە بۆ 52 ملیۆنەکە وەرنەکەی بۆ هین ئەندا پەرلەمانەکانی جەنابەت بۆ وەراگرت چیان کردووە؟ باشە مامۆستا عەبدولستار مەجید کە وەزیری کشتوکاڵ بوو ئەو تاکە وەزیر بوو کە ئۆتۆمبیلەکانی خۆی گەڕاندەوە بۆ وەزارەت دەفەرموو پێم بڵێ کام وەزیر هەبووە ئۆتۆمبیلەکانی خۆی بگەڕێنێتەوە دواتر مامۆستا عەبدولستار مەجید کە نمونەکە ئەمە وەکو دەسەڵات نیشانی بدەین تحەدای هەموو کەسێک دەکەین با بچێتە وەزارەتی کشتوکاڵ بڵێ پارەکانم پێ بدەن لیستەکانم پێ بدەن بزانم ئەو کابرایەت چۆن سەرفی کردووە تحەدا دەکەین ئەگەر 1000 دیناری ئەو خەڵکەش لە لای ئێمە بردرابێت تەنانەت تا کە مامۆستا عەبدولستار مەجید گەڕاوە کە لە پۆستەکەی داوە سیارەکانی تەسلیم بە وەزارەت کرد تەنانەت مراکەکان هەرچی هەبوو لە لای پاسەوانەکان هەرچی هەبوو گەڕاندیەوە ئەوە ئێمەین دەڵێن کاکە ئەزانیە کەوە قسەکەی من ویستمە قسە بکەم تۆ ڕێگای من نادێ بابا ڕێگا دەدەم فەرموو بەڵام کاک محەممەد بە کورتی
چوار ئەندام پەرلەمانی چەند ئەندام پەرلەمانتان هەبوو ئەم جارە لە کوردستان؟ بەڵێ 7 ئەندام پەرلەمانمان هەبوو. 7تان هەبوو. بەڵێ 52 ملیۆنی حساب بکە بزانە چەندێکەکە. کورە با بە مافی یعنی من 32 ساڵ پێشمەرگە بوومە. کاک بە هەمان سپاس بۆ پەیوەندیەکەت کە لە چەند سەماڵەوە لەگەڵمان بووی لە سلێمانیەوە خاتوواڵا وەردەگرین. خاتوواڵا سڵاو لێبێ. بوورە کاگەڵام بوورە داوای لێبوردن دەکەین. کاگەڵام فەرمووە. السلام عليكم برام. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوالي الرازي براكم. راضي به. آمين يا رب أجمعين. يعني سبحان الله زور سيدة أو فلسفة زور يعني نافتاري رابط ششكي لبو أويك توزر لتورك اللابدي يعني باب تكيز اللابد لسر بابتي موسيا خلق همو ديبات وسر هالبشاردن لإستاوى من فيهم وبصلاة مع الصوتشكان وكلكاني بصلاة تاي هالبشاردن يا ناتيتيان بين ليرة بيامكم هي لبو ما مصاهلوي بريز جملة ولا سوشيال ميديا ولا بيجاكان براي كرديته وكا خلق نفسه هالبشاردن واشتشي شرعينية ونازان ما بصلاة بهالبشاردن لا ناتي أوشتانا من ليرة ورز الثاني لبو ما مصاهي لدار رجارة كتير أو هالين بجارة نقاطة ولا برز أرض الصلاة أجر بيتي بلتي وأخوة لا نفسي شواز يغنقي لبنامر بكار بإندريتن هر كاتا شيء شواز يغنقي وخوص شاقانو راقرين من لناو بإندريتن أوا أبونا توي قرت وكانوا همو زر زكاني دنيا وكودتا حساب الكانوا همو كاتا شيش أو دا صلاة بوينية دبيت وسر دا صلاة دعوة لهلسي بيقانة بكا كيارمتي أو هزا كودتا بداتن بولا من فيهم أو هبادار ما مصطانو أو هلين جوارنا كاتن وهمو أو ما مصطاني تريز كبناوي أين وكساتش أين يعني لكن أو شهر أو فكرة بوجنا براب كنا وكبرين بين هذا الشهردين الرجال صار سرنية بود الصادق سيد الصلاة يا أوتاد بن بتيرورست وبن بمافيا يا أوتاد بن رجال ديمقراطية والرجال شيء منانو بيوصوني من داو کاگاڵان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە لە کات کەم لەبەر دەرفەتی کات داوای لێبوردن لێ دەکەین. بەڵێ خۆشەویستان وەکو بەرچاوڕوونی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هەمیشە پەیامەکانی وا بووە کە دەڵێت دەتوانین لە ڕێگای سندوقی دەنگدانەوە دەتوانی بە دەنجی خۆت تۆ گۆڕانکاری دروست بکەیت دەتوانی ئەو گلەی و گازاندانەی هەتا لە هەڵمەتی هەڵبژاردن کە دەسەڵات بانگەشە دەکا تۆ ئەو زەحمەتی و ئەو ناخۆشی و ئەو دەدەرسەری ڕابردوود لە بیر نەچێ ئەو هەڵبژاردن نزیکە. بەڵام تەوەری بەرنامەکەم لەسەر ئەوەیە بۆچی و لەبەر چی دەسەڵاتداران لە بەغدا دڵنیایی دەدەن دەسەڵاتداران لە هەرێم دڵنیایی دەدەن دەڵێن موچە دوا ناکەوێت کەسی هەردوا دەکەوێت ئەوە مانجی نۆیە هێشتان موچە خۆران موچەی مانجی حوتیان وەرنەگرتووە دەسەڵات بەرپرسیارە لە قوت و لە ژیانی ئەم خەڵکە. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.